پێویستە شۆڕشی ژینە بەهێز بکرێت و سەرکەوتنی لێ بکەوێتەوە. ژنان و پیاوانی کرێکار خەڵکی ئازادی خواز. یەکەمی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران لەگەڵ بۆنی بەهاردا دێت. ئەم ئازیزترین ڕۆژەی چینی کرێکار لە جیهاندا بە ئێرانیشەوە لە دڵی خەباتێکی توندی چینایەتی بۆ باشترکردنی ژیانی مادی و سیاسی کرێکاران و زەحمەتکێشان دێت. شەڕی ئۆکراین و هەڵاوسانی بەربەڵاو بارگرانی قەیرانی سەرمایەداری لەسەر شان و مێشکی خانەنشینان و چینی چەوساوەکان لە جیهاندا قورستر کردووە. لە ئێرانیش مۆچەکەی کۆماری ئیسلامی ژمارەی ناخۆشیەکانی زیاد کردووە. ئەو جەماوەر بێزارە لە هەژاری و بێیاسایی و ستەمکاری کە لەلایەن حکوومەتەکان و سیستمی سەرمایەداری لە هەموو وڵاتان چڕتر بووەتەوە بە شێوەی جۆراوجۆر ناڕزایەتی خۆیان دەرئەبڕن. لە ئێراندا ئەم ناڕزایەتیانە لە بزووسنەوەی داواکاری کرێکاران و چین و توێژەکانی دیکە و دوواجاریش لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا نازناوی شۆڕشی ژینایان لێناوە و ئێستاش لە بەرخۆدانی قارەمانانەی ژنان لە بەرامبەر حیجابی زۆرەبلێ و پشتیوانی سۆزداری پیاوانی یەکسانی خواز لە بەرامبەر قیزەوەنترین کردەوەکانی دژە مرۆڤایەتی کۆماری ئیسلامی بەرچاوە. سەرکەوتنی ئەم شۆڕشە خەڵکی ئێران لە ئیسلام و ستەمی سیاسی ڕزگار دەکات و ڕێگا خۆش دەکات بۆ ئەوەی کرێکاران زاڵ بن بەسەر زەرئەنجامی کارەکانیاندا و جەماوەرە فراوانەکە زاڵ بن بەسەر چارەنووس و سەرچاوە سروشتەکانی وڵاتدا. لە هەمان کاتدا سەرکەوتنی ئەم شۆڕشە دەبێتە ئیلهام بۆ خۆپیشاندەرانی ستەم لێکراو لە جیهان و ناوچەکەدا. کەواتە یەکێک لە پەیامە گرنگەکانی ڕۆژی جیهانی کرێکار لەم ساڵدا ئەوەیە پێویستە شۆڕشی ژینە بەهێز بکرێت و سەرکەوتنی لێ بکەوێتەوە.